ئەمڕۆ ئەتوانم بڵێم گرێبەستی واژووکردنی مامۆگرافیەک لەسەر بودجەی سندوقی کۆمەک بۆ تووشبوانی شێرپەنجە بۆ ژنانی هەڵەبجە دەکڕێت کە ئامێرێکی پێشکەوتوترین ئامێرە لەلایەن کۆمپانیایەکەوە تەندەرینەکەی ئەحالە کراوە بەپێی ئەو خشتەی بۆی دانراوە لە ماوەی 3 مانگە ئەو ئامێرە دەگاتە سنتەری مامۆگرافی. ئەمە بەدەر لەوەی کە پێشتر بەسپاسەوە لەسەر ئەرکی خێرخواست بینایەکی فراوان کرایەوە بە هەموو ستانداردە جیهانیەکان بۆ سنتەری نەخۆشیەکانی مەمک. لەوێ نەخۆشیەکانی مەمک پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی مەمک لەگەڵ پزیشکی سۆنەر لەوێ هەیە. بێگومان ئەو کەسانەی کە هەست بە گرەیەک لە مەمکیاندا دەکەن ڕاستەخۆ دەچناوێ یاخود ئەوانەی کە ئەگەڕێن بە دوای ئەوەی ئاگرەیەک هەیەنا چونکە لە تەمەنێکی دیاریکراو پێویستە خانم ئەوەندە هۆشیاری تەندروستی وەک جەناب بتوتت لە مانگەیە هۆشیارەکان بۆی ئەوەندە بەرز بکرێنەوە خانمانمان یاخود شەرم نەکەن یاخود بەلەکەی نەزانن ئەگەر بڕۆن پزیشکێکی با نێریش بێت هەرچەندە نەخۆش پزیشکێک پسپۆڕەکانی ئێمە هەمویان مێن ئەگەر نێریش بێن نەکاتەوەی حاجزێک دروستکە بربەستێک دروستکە لەوەی کە ئەو شخصە نەچێتە بەر دەم دکتۆر و پشکنێنی بۆ بکرێ پاشۆی کە هەستی بەنامۆییە کرد گرەیە کرد ئیحالەی سەنتەرەکانە کرێت لە هەموو شوێنێکەوە لە هەموو فەرمانگە تەندروستیەکانەوە ئەگەر شتێکی وە حالەی سنتەری نەخۆشیەکانی مەم دەکرێت بێگومان فایلی تایبەتی بۆ دەکرێتەوە لە داتەبەیسێکە بۆی فۆلۆئەپی 6 مانگجار یاخود مانگانە یاخود بۆ جۆرەی کە پزیشکەکە ڕێنمایی ئەو خانمە بەڕێزە دەکات. ئەمە بێگومان بۆ ئەوەیە کە پێشتر کاریوان نەکراوە لە هەڵەبجە خانمانی هەڵەبجە دەچوونە سلێمانی ئێمە هەستمان بۆ کرد کە پێویستیەکی هەنووکەیی و پێویستیەکی زۆر زەرورەتێکی ئانیە کە ئەبێ بۆ خانمانی هەڵەبجەش ئەوە بکەین. خۆشبەختانە لەسەر سندوقیش سپاس بۆ سەرۆکی سندوق و ئەندامانی سندوق کە بڕێک پارەیان دانا بۆ ئەوەی کە ئەو ئامێرە بکڕێت بێگومان لەوەی کە ئێمەش خۆمان سۆنەرمان بۆ دابین کردو و پزیشکی پسپۆرمان بۆ دابین کردو ئێستا ڕۆژانە ئەو سنتەرە لە خزمەتی خانمانە.